لە کەشێکی سارد و بەفراییدا گەرمترین سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و بە کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێبین و میوانی ماڵەکانتان بەو هیوای هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن بە دوور بن لە هەر ڕووداوێکی نەخوازراو بە شێوەیەکی گشتی و بە تایبەت لەم کەشە بەفراویەدا بەهۆی بارینی بەفرەوە. ئازیزان وەک هەمیشە کۆمەڵێک بڕگۆ و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون و لە کاتی خۆیدا هەریەکە باز لە بڕگۆ و بابەتەکان دەکەین و تەوەرێکی سەرەکیشمان دەبێت کە ئەمڕۆ گفتوگوی لەسەر دەکەین و تەوەرێکی تەندروستی و تەوەرێکی گرنگە باس لە خۆراکی تەندروست دەکەین بۆ کەسانی بە ساڵاچوو. هەڵبەتە لە پرۆگرامەکانی تردا زۆر باسمان لە خۆراکی تەندروست کردو بە شێوەیەکی گشتی بۆ تەمەنە جیاوازەکان، بەڵام ئەمڕۆ بە دیاریکراوی باز لە خۆراکی تەندروست دەکەین بۆ کەسانی بە ساڵاچوو. هەڵبەت مرۆڤ لەگەڵ هەڵکشانی تەمەنیدا لەگەڵ ئەوەی کە دەچێتە قۆناغی بە ساڵاچوونەوە هەندێک لە نەخۆشی تیایدا بە دەردەکەوێت کە ئەگەر بەهۆی گۆڕانکاریەکانی پێکاتی جەستەیی و هۆرمۆن بێت یاخود ئەوە تا بەشێکی لە ڕێگەی خۆراکەوە یاخود بەهۆی ئەو خۆراکانەوەیە کە لە سەرەتای تەمەنیەوە هەتا ئەم قۆناغی ئێستا خواردوێتی و کاریگەری هەبووە لەسەر جەستەی مرۆڤ و لەسەر جەستەی بە ساڵاچووەکە. اینجا ئێمە ئەم ڕۆمانەیە جەخت بخینە سەر ئەوەی کە بزانین ئایا چ خۆراکێک تەندروستە چ خواردنێک تەندروستە بۆ کەسانی بە ساڵاچوو بیخۆن بۆ ئەوەی کە لانی کەم ئەگەر تووشی نەخۆشی نەبن نەبوو بێتن ئەوە خۆیان بپارێزن لە ڕێگەی ئەو خواردنانەوانێک کە توش نەبن، ئەگەر تووشیش بوو بێتن ئەوە بتوانن لە ڕێگەی خواردنی تەندروستوانە بتوانن کۆنتترۆڵی نەخۆشیەکان بکەن و زاڵ بن بەسەر نەخۆشیەکاندا. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر سیروان عەبدوڵڵا کە بەڕێزی ئەپسپۆڕی نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراکن لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادەن. دکتۆر سیروان سڵاوت لێبێت، بانی باش. سڵاو لە جەنابەت نور خان و بانی باش لە بینەرانی خۆشەویست. زۆر سوپاس. دکتۆر پێشەوەی کە بچینە سەر خواردنی تەندروست و ئەو خۆراکانی کە بۆ کەسێکی بە ساڵاچوو گرنگە و پێویستە بخورێ لە ڕووی زانستیەوە پێمان بڵێ کە بەکێ دەوترێت بە تەمەن یا بەکێ دەوترێت بە ساڵاچوو، قۆناغی بە ساڵاچوو لە چ تەمەنێکەوە زیاتر بە دەردەکەوێت؟ علمی کۆن هەیە، علمی تازە هەیە. بەپێ علمی کۆن هەتا 40 ساڵ ئێمە گەنجین لە 40 بۆ 60 ئیترەوە مامناوەندەکەی و لە 60 بۆ سەرەوە ئیتر ئەڵێن بە ساڵاچوویە بە تەمەن. بەڵام ئێستا دەرکەوت مرۆڤ دوو جۆر تەمەنی هەیە، تەمەنیە بەهۆی کاتەوە کڕۆنۆلۆجیکال ئەیج، تەمەنی کاتی و تەمەنی بایۆلۆجیمان هەیە. خانەکانی ئێمە لە ماوەی ئەو ساڵانە چەند چۆتە تەمەنەوە چەند بەرەو پیری ڕۆشتووە. لەبەرەوە ئێستا وای لێ هاتووە بە تایبەتی لە ئەمریکا لە ئەوروپا ئەگەر بتوێ بزانین تەمەنی بایۆلۆجی چەنە پێڵەن DNA ئەیج تەمەنی جینەکانت ئەچی پێتەڵێن تەمەنی جینەکانت چەنە، چونکە دەرکەوت لە تەمەنی ئێمەیە مرۆڤ هەیە شێوازی ژیانی ئایا شێوەی خواردن بێ شێوەی جوڵە بێ و حاڵەتی نەفسی و خەو ئەمانە هەمووی فاکتەرن وات لێکە ئەم خانەی ئەم کەسە لە ماوەی ساڵێکە ساڵی تەمەنی ئایا 2 ساڵ ئەچێتە تەمەنەوە یان 6 مانگ ئەچێتە تەمەنەوە و ئێستا ئەونەی کە قوڵ بوونەتەوە لە ناوخانەکانی مرۆڤە توانیمانە سەعاتێک بدۆزینەوە و 7-8 ئەنزیم بدۆزینەوە کە ئەتوانین خانەکە بەرەو گەنجی بگەڕێنیتەوە بە 10 ساڵ جارێ. ئەگەڕێتەوە بۆ دواوە دکتۆر یاخود ئەوە تا لە کاتێکان لە تەمەنێکە ڕایگرێت و ئەڵێ ئەمە ئەو تەمەنەیە کە بایۆلۆجیەکە دیاری کردووە. 3 طبقەمان هەیە. طبقەی یەکەم ڕایەگرێت، طبقەی دووهەم ئەیگەڕێنێتەوە بۆ گەنجی، طبقەی سێهەم تەمەن بەدەستخوایە بەس ئێستا بیرکردنەوە هەیە لەوانەیە تەمەنی مرۆڤ ژمارەی نەمێنێ، یعنی بتانی هەموو 10 ساڵ جارێک تازەی کەیتەوە وشتی تازە زۆر هاتوێتە پێشەوە. کتێب زۆر هەیە لەسەر ئەو بابەتە مۆزوعی جەنێتێک مۆزوعی ئیپیجەنێتیک کە ئەتوانین ئەم مرۆڤە هەر بە گەنجی بیهێڵینەوە لە ڕێگەی ئیتر لەوانەیە 200 ساڵ و 300 ساڵ 400 ساڵ ئەمە ژمارەیەکی کەم بێ بۆ تەمەنی مرۆڤ لە داهاتوە. باشە. بەفر زۆر بیان کەم وەڵام لە دەواازەم بەفر هەیە بەس وەکو سەرەوە نییە. بازە مەجی بەگوتوی مەلێکەوە ناوە زیاترە وەگەر بەرەو سیتەک بڕۆین هەندێک سیارە لەوانێ نەتوانێت سەرکەوێت. درستە. دکتۆر ئەگەر ئێستا باس لە سیستەمی خۆراکی بکەین بۆ کەسانی بە ساڵاچوو، ئایا چی بخۆن پێویستە چی بخۆن لە شەو ڕۆژێکدایان لە ڕۆژێکدا پێویستە چەند ژەم نان بخۆنەوە؟ بەڵێ
خۆی ئەمەگەر باسی تەندروستی بکەین بە شێوەیەکی عام بۆی ئاسانتری کەینەوە بۆ کەسەکان و بینەرانی خۆشەویستی گوێیان لێمانە منە بێ یەکەم شت بیر لە چێش بکەمەوە قەڵەو نەبم دوو بیر لەو نەخۆشیانە بکەمەوە کە زەخت و شەکرەیە و نەخۆشی دڵە دراشخانەکان سێ بیر لەوە بکەمەوە ئێسقانم تووشی ئێسکەنەرمە نەبم بە تایبەتی لە ئافرەتا بۆ پیاوەکان ماسوولکان نەپوکێتەوە ماسوولکە بکێتەوە جوڵە زۆر زەحمەتە بێ و جونگەکان تووشی سەوەفان نەبن. چوار چۆن نێڵم مرۆڤ کە ئەچێتە تەمەنەوە ڕۆژانە مرۆڤ هەندێک خانەی بەرەواچێت تووشی شێرپەنجە بێ بگۆڕێ بۆ خانی شێرپەنجە چۆن نێڵم ئەو خانانە زیاب بکەن و نەگۆڕێن بۆ شێرپەنجە و تووشی شێرپەنجە نەبم لە تەمەنە. شەش وە خۆشتین خەبەر و حەزەکەم ئەگەر کاتمان هەیە زیاتر باسی ئەو بکەین چۆن بتوانین ئەو کەسانی کە بە تەمەنن گەنجیان بکەینەوە یان تەمەنیان لەوێ ڕاگرین تەمەنی 50 ساڵ بگاتە نەوەتیش و هەر سەحەتی 50 ساڵی هەبێت لەوانێ بگاتە 120 ساڵ و تەمەنی 50 ساڵی هەبێت. ئەمە ئەگەر هەر کەسێ پرسی حەزەکەی چەند ساڵ بژیت پێدەڵێ نامێ پیر بم چونکە ئەوەی لەبەرچاوە ئەوانەی پیرە بن بێهێزە بن بێتاقەتە بن نەخۆشەکەون بەڵام ئەگەر پێی بڵێ تەمەەن زۆر بژیت و بە گەنجی بمێنیتەوە باوەڕ ناکەم کەس دژی ئەوە بێت. دروستە دکتۆر کەواتە پێم خۆشە یەک لەسەر خاڵەکان ئاماژەی پێبین لە کێشەوە دەست پێ بکەین. کەسانی بە ساڵە چۆڵبەتە لەگەڵ هەڵکشانی تەمەنە ئتر بە ژن و بە پیا ڕەنگە ژنان زیاتر کێشیان بەرەوسەرەوە بڕات کێشیان زیاکە ئایا ئەکرێت لە تەمەنی بە ساڵە چووندا بتوانێت کێشی لەشی دابەزێنێ یاخود لە ڕێگە لە هەر یەک لە ڕێگەکانەوە بێ ئەگەر کیتۆ بنمونە باس بکەین بە دڵنیاییەوە کەس نییە نەتوانێت کێشە دابەزێنێ بەس ئەبێ یەک خاڵ ئاگادار بین مرۆڤ هەتا بچێتە تەمەنەوە سەرفکردنی وزەکەمە بێتەوە میتابۆلیزمی هێواشە بێتەوە هۆکارەکە شێوە ماسوولکێ بکێتەوە بە پێی ئەحسایات و ئامار 2 لەسەر 3 لە 170 ئەو ئافرەتانەی تەمەنیان ئەگاتە 50 کێشیان زیادەیان قەڵەون کەواتە ئەمە شتێکی باش نییە یەکێ لە هۆکارەکان تێکچوونی هۆرمۆناتە ئەمە ناتوانین دەستکاری بکەی ئیتر هەر تەبیعەت وا هێناوێتی بەڵام ئەبێ ئەگادار من کێشیان زیاد نەبێ یەکەم ڕێگا بۆی کێش زیادە من ئەبێ بزانم لەشی من ئەو زۆرە سەرف ناکە لەبەرەوە یەکەم شت من ئەبێ کەمیەتی خواردن کەمکەمەوە یعنی ناتوانم بەقەدەر گەنجێک خواردن بخۆم بە تایبەتی ئەوانەی هەرزەکارن لەوانەی بەقەدەر 3 نەفەر بخۆن سیرەکە هیچ بێوەدیانە چونکە گەشاکە ئێمە کە ئەگەینە 50 بۆ دواوە ئیتر بەرەو پوکانەوە ڕوین لەبەرەوە ئەبێ ئەو وزەیە خۆین زۆر کەمتر بێ بگاتە 670 گەنجێتی کەواتە یەکەم هەنگاو ئاساترین هەنگاو من ئەبێ ژەمێتەرەکەم لە ڕۆژەکەیە ئیتر ئایا ژەمی بەیانیان بیان نیوەڕامێ ژەمی ئێواران زۆ گرنگە کە ژەمێکت دەرکرد ئۆتۆماتیک لابد ئۆتۆماتیک لە 180 بۆ 140 کالۆریەکان کەمەکەیتەوە ئەگەر دکتۆر بە ئاسانتر باسیکەین کامیان ئاساییە لا ببرێت کامیان گرنگە کە بخورێت کامیان ئاساییە و کامیان ئاسانتریشە لای بێ ژەمی بەیانیانە چکە مرۆڤ بانیان کە لە خەو هەڵەسێ زۆربان ئیشتیای خواردنمان نییە و مۆزوعی ئەگەر بەیانیانیش هەستای ئیشتیای خواردنت هەبوو برسیت بوو ئەمە ڕاهاتنی مێشکی مرۆڤ ڕایهێناوە مەوزوعی برسێتی ڕاهاتنە مەوزوع ئەوە نییە من ئەبێ بیخۆم ئەگینا بێهێزە بم بێهێز نابی ئێستا منەوە بۆ ساڵ و نیوە زیاترە زۆربەی ڕۆژەکان یەک ژەم نانەخۆم و هێزی باشیشم هەیە کەواتە ژەمی بەیانیان تەرکەی و سوودە کەشی ئەوەیە کە ژەمی بەیانیان تەرکەی وا لێ دێ لە سەعات 6 و 7 ئەوارە و هیچ ناخۆی تا 12 نیوەڕۆ کە ئەچێتە قاڵبی ڕۆژوی زانستی یعنی 16 سەعات 7 سەعات و هیچ نەخۆی ئەمە شتێکی سوودەکانی زۆرە یەکەمیان بۆ چێش سوودێکی زۆرە چونکە من ئەگەر لەم ماوەیان ئەو کەساگە لەو ماوەی هیچ نەخوا مێشکە دڵا لەشە ئیشەکە پێویستی بە وزەیە ئەچێ ئەو چەوری کە خەزنە لە لەشی مرۆڤە کە وزەیە ئەو چەوری کە خەزنە لە لەشی مرۆڤە ئەمە وزەیە خەزنی کردو بۆ کاتی پێویست بەڵام مرۆڤ ڕۆژی سێژەمی سەرەکی بخوا لە بینی ژەمەکانە هەمیشە دەمی بجۆڵەیە طبعاً ئەوەی خەزنت کردووە سەرفی ناکەین لەبەرەوە تۆ ئەبێ مەجال بی بە لەشی تۆ هەر ژیانی شوە هاتووە ئەخۆی بە ڕۆژووی
ئەخۆی بە ڕۆژوی ئێمە شەوەکە هەمووی خەوتوین جاری وا 10 ساعت خەوتوین ئە بۆ نامرین لە برسا خەڵک لەوە ئەترسێن ژەمێت تەرکاڵێ مرم لە برسا تۆ 12 ساعتە خەوتوی ئەو بۆ نامری لە برسا لەشی تۆ خۆی گەورەوا دروستی کردووە جنایم مرۆڤ وزەی خەزم کردووە لەبەرەوە یەکەم هەنگاوەیە تۆ ژەمێت تەرکەی وەگە ژەمی بەیانیان تەریکەی وەکو ژەم بەڵام ئەو شتانی لە کاتی بەیانیانە ئەخورێ ماست و پەنیر و هێلکە و کەرۆقەیما خەوانە زۆ تەندروستن لەبەرەوە ئەمە دوو بابەتی جیاوازە ژەمی بەیانی و ئەو خوانانەی لە ژەمی بەیانیان ئەخورێ وەکو ژەم باسێکین چیتر چ ڕێگەیەکی تر هەیە بۆ کێشدا بەزاندن جگە لەمانی کە باست کردێتەوە ئەنجا کاچینەتە من ئێمە بێ بزانین ئۆتۆماتیک هۆرمۆنی ئینسۆلین لە لەشمانە زیادەکە ئینسۆلین ڕزستەنس ئەو بەپێی تەمەنەوەیکی لە هۆکارەکانیشی کەمبوونی ماسوولکە لە تەمەنە ئینسۆلین کە بەرز بوو لە خوێنە وەکوە دەرگای خانەی چاوری هەر هەمووی قەپاتە یەک درزی بچووکی لەوە دیارە لەبەرەوە هەر خواردنیە بخۆی کە ئینسۆلین زیادگات دەرگاکە قەپاتەکە دانابەزی کەواتە من ئەبێ ژەمێ تەرکەم و ئەگەر بەیانیان تەریکەیە باشترین سەر نیۆڕۆ ئێوارە ئەو خواردنێکی ئینسۆلین بەرزەکەنەوە ناڵێن ئێمە دابەزین کێشمان دابەزین بە تابەتی لە تەمەنە کاربۆهیدراتەکەیە کەواتە نانە برنجە پەتاتەیە شیرینیە میوەیە ئەبێ ئەوانە تەرکەی بۆ کیتۆکە بۆ کیتۆکە بەعام شتێکی زۆر عەزیمە چونکە یەکێ لە شتەکانی کیتۆ وەکو باسم کردو چەندەهازار مۆزوعی کیتۆ دابەزینی چێش نییە مۆزوعی کیتۆ تەندروستیە تەمەندرێژیە مۆزوعی کیتۆ جوانی پێستە مۆزوعی کیتۆ جوانی ڕوحە نەفسیان مرتاحەبی مێشکت سافە بێ مێشکت تەرکیزت باشە شتەکانی زۆرمان باس کردووە مۆزوعی کیتۆ بەس کیتۆ شتێکی باشە بەس ئەبێ بزانم ئەم کەسە کە گەشتۆتە 56 زەختی هەیە شەکرەی هەیە نیەتی چاورەکانی چۆنە وەزعی جگەری چۆنە ئەنجا بیخەمە سەر کیتۆکانەی خەمە سەر کیتۆ بەس شەرت نییە تەنها کیتۆ بە کیتۆ لە هەمویان باشتر ئەگەر تەندروست بی بەڵام ئەگەر مەشاکلی ترت هەبێ ئێمە ئەتوانین تەرکیزکەینێ سەرچی تەرکیزکەینە سەر پرۆتینات بە باشی بیخۆین تەرکیزکەینە سەر سەوزە بە باشی بخۆین و چەوری تەندروست زەیتی لێلابە زەیت زۆر ناتەندروستە تەنها زەیت کە تەندروستە زەیتی زەیتونە ئەوژ نابێ گەرمیکەیتەوە ناوی چەشتی پێلێنێ نابێشتی پێسوورکەیتەوە بەساری بخەرە زەڵاتەکەەوە تەنها ئەوە دکتۆر ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیانی ئەگەر تووشی نەخۆشی درێژخان نەبوو بێتن چی بخۆن و خواردنی تەندروست بۆ ئەوان چێ بۆی کە تووشی نەخۆشی درێژخان نەبن ئەگەر تووشی بوو بێتن چۆن کۆنتترۆلیکەن و چۆن زاڵ بن بەسەریە چۆن خۆی ئەمە چۆنە ئەبێ یەکەم ئەو نەخۆشە جیهازێک هەیە تحلیلی لەشیەکان چونکە شەر نییە ئێمە لەوانەیە دە کەسمان هەبێ کێشیان هەشتا بێ بەڵام زۆر جیاواز بن چکاتیماکە سەر ڕێژی ماسوولکە ئێسقان ئاو چەوری لە لەشیانە و ئایا چەوری دەوروبەری جگەریان هەیە یانە شێوەی ژیانیان تا 50 ساڵ چۆن خزمەتی ئەو لەشیان کردووە ئەگەر گەشت بێتە 50 ساڵ مەوزوعی زەخت و شەکرەی نەبێ تەسەوەرەکەم کیتۆ زۆر تەندروست بێ بۆیان کیتۆکەش جەناب ئەیزانی بینەر ئەیزانی لە 175 پرۆتین بێ 75 چەوری بێ 20 پرۆتین بێ لە 105 کاربۆهیدرات بێ پرۆتین نەباتی هەیە و ڕووەکی هەیە و حیوانی هەیە تەمان حیوانێکە زۆر باشترە بۆ ئێمە ئەمە گۆشتەکانە گرێتەوە پرۆتینەکە لە گۆشتی حیوانی مریشک و ماسیە لەبەرەوە ژەمی یەکەمیان کە نیۆڕۆ ئەبێ ئەمە ژەمی بانیانمان تەرکرد ئەمە بۆ ئەوەی سەروی پەنجایە نابێ سێژەم بخوا سێژەم بۆ بیخەن بە قاعدە سێژەم بۆ تەمەنی پەنجاو بۆ سەرەوە ئەوە زۆرە ئەمە لەشی تۆ هێشتا تا ئامادەی نییە بتوانێت ئەو ئەگەر سێشم بخوات و بڕێکی کەم بخواد نابێت باش نییە چکە مۆزوعی ئینسۆلینەکە ئەوێ دوو ژەمی سەرەکی بێ ئێمە نابێ بە بڵێن ژماری ژەمەکان دەورە بینێ هەتا ژەم کەمتر بێ و لەو ژەما زیاتر بخۆی و لە غەیری ئەو ژەمانە هیچ نەخۆی ئەوە زۆر باشترە و ئەگەر بتوانن تەبعاً لە پێشە ئەبێ لەشیان ڕابێنن دوو ژەم بخۆن بەس پێم باشە دوای مانگێ دوان بگەنە سەر قەناعەتێکە لە ڕۆژێکە یەک ژەم بخۆن 50 ساڵ 20 ساڵ نییە 50 ساڵ 20 ساڵ نییە سێژەم زۆرە بە دوو ژەم دەست پێ بکە کەی گەشتیتە قەناعەت ئەتوانی بیکەیتە یەک ژەم وەکوتمە من ساڵ نییە زیاتر یەک ژەمە خۆم زۆربەی ڕۆژەکان بەڵێ هەر ئێوارانە باشە کەواتە من پێویستم بۆ پرۆتینە بۆچی بۆ پرۆتین بۆ خاڵی دووەم کە باسمان کرد مۆزوعی ئێسقانە ئێسکە نەرمەیە مۆزوعی ماسوولکەیە لە ئافرەتە بەبۆی تێکچوونی هۆرمۆناتیان کاگەنە 45 و 50 و سووری ماگانیان ئەوەستێ بەرەو ئێسکە نەرماچن ئێسکە نەرمە یەکشت بزانن ئێسک تەنها کالیسیۆم نییە ئێسک ئەو تەباشیرە نییە کە لەسەر سەبورەی جاران شتمانە نووسی لە مەکتەبە ئێسک لە 135 بۆ 140 پرۆتینە ئەنجا باقیەکەی کالیسیۆمە
کۆلاجینی زۆرە کە جۆرە لە پرۆتین کەواتە من ئەم ماسوولکەیە بۆی بە قووەتی کەم نابێت تەنها کالیسیۆم بخۆم زۆربەی ئەو توێژینەوە هەیە لە وڵاتانەیە کە کالیسیۆم و هین زۆرە خۆن بەس پرۆتین کەمە خۆن ڕێژەی شکانی حەوز زیاترە و بە پێچەوانش یعنی مە مۆزوعی توێژینەوەکە مۆزوعی ئێسقانەکە خۆیەتی لەبەرەوە زۆر گرنگە لە تەمەنی 50 لە گۆشت نەترسن گۆشت خۆن ئێسقانتان پتەوە بێ ئەو پیاوانەیە چنەتەمەنەوە سێرەکەی ماسوولکەی بکێتەوە پشتی ئەچەمێتەوە کاڕوا بەڕێوە هێواشە و هێزینی ئەو ماسوولکەی ئەو ماسوولکە بۆی بجوڵێ ئێمە سێنەوە ماسوولکەمان هەیە زۆر پێویستیان بە پرۆتینە و بە گۆشتە کەواتە بۆ ئەوەی من تووشی نەخۆشیەکان نەبم ئەبێ جگەرم ئەبێ دڵم ئەبێ مێشکم تەندروست بێ ئەمانە پێویستیان بە پرۆتینە و پێویستیان بە چەوریە ئەمە ئەگەر نەخۆشی نەبێ ئەگەر نەخۆشی هەبێ ئەو بەپی کەسەکە خۆی ئەتوانی بەرنامەکە بگۆڕی بەپی چێش ئەیگۆڕێ سێچێک 120 کیلۆوێکێنەوە کیلۆ بێ تەمان بەرنامەکە جیاوازە بەرنامەکەی جیازم دکتۆر یەکێکی تلەو خاڵانە ئەوەیە کە مرۆڤ لەگەڵ هەڵکشانی تەمەنیا زۆر تووشی لە بیرچوونەوە بێت ئەم لێ تووشی زەهایمەرە بێت لە ئێستاوانە ئێمە گەنجیشی وا توش بووین چی بکەین بۆ ئەوەی کە بە دوور بین لەم حاڵەتە یان لەم نەخۆشیە چی بکەین چی بکەین یەکەم کەواتە بە باسی مێش بکەین مێشک ئێستا من جەناب قسە لەگەڵ جەناب دەکەم بینەران سیر مەکەن لە یەک لەحزەیەکە مرۆڤ ناتوانین لە سەتادەی مێشکی زیاتر بەکاربێنێ ئەگەر هەموو مێشکی لە سەتی مێشکی بەکاربێنێ وزەی ئەوەندە زۆر پێویستە ڕۆژانە ئەبێ بگەینێ 10,000 کالۆری ئەنج ئەتوانین ئەو وزەیە دابینکەین بۆ مێشکمان کەواتە ئێمە بێ 24 ساعتە داینشین خواردن بخۆین نە ئیش بکەین نە بجوڵێن هیچ دایم دەمان بجوڵێن لەبەرەوە لەشی مرۆڤ زۆر زیرەکە ئەو بەشانی کە پێویستی پێیتی لەم لە حەزای لە مێشکای خاتە ئیش باقیەکەی ئەی خەوێنێ باشە مێشک چەند جادەی تایە با بڵێن ئەو عەسەبانەی لە مێشکە خانەکان ئەبەستێ بەیەکەوە ئەنجا ئەبەستێ بە هەموو خانەکانی لەش 160,000 کیلۆمەتر 160,000 کیلۆمەتر ئاعساب لە مێشکا هەیە یعنی کوڕەی ئەرزی دوو جار پسوڕێرەوە بە چواردەوریە ئاکاتە 160,000 کیلۆمەتر ئەوەندە ئاعساب لە مێشکا هەیە لە مێشکە بچووکە جاتە سەور کە مۆزوعی مێشک چەند حەساسە ئەنجا ئەو 160,000 کیلۆمەترە هەر هەمووی ئاوە چۆتە ناویەک ئێ نابێ شۆرت بکە شۆرت بکە مێشک باش ئیژ ناکە ئەم عەسەبانە وەکو واری کارەباوایە ئەگەر واری کارەبا لە شوێنێکە ئەو مادە پلاستیکی پێوە نێبێت شۆرتەکە کارەبا ئیتر بڵاوێتەوە بۆ ناوە ئەو مادەی پلاستیکی کە بەواری کارەبا هەیە لە مێشکا چەوریە کەواتە مێشک بەبێ چەوری ئیش ناکە هەمووی شۆرتەکە خانەی مرۆڤەکان خانەی مێشک پێویستی بە چەوریە بۆی دروست بێ و پێویستمە بۆ مادەیە بۆی خانەکان بەباشی پەڵسە کارەبایەکە بگەینێ لە مێشکەوە بۆ خانەکانی لەش بەباشی یشکەن یەنە سەر مەوزوعی زەهایمەر چنوورخان پێم خۆش و باست کرد ئێستا توێژینی زۆر هەیە لەسەر مەوزوعی زەهایمەر یەکەمیان ئێمە هایپۆکامپس بەشێکە لە مێشک کە مەسئولە لە شۆرت مێمۆری ینی هینی ئەمە بۆ تەلەبەکان زۆر مهمە ئەگەر ئەمە بکەن هەمووی دەرەجەی باشە هێنن لەوانەیە لە بەکەوەریە بەڵێ ئەم سنتەری زاکرێ بەچی بەقووەتە بێ بە ڤیتامینی B12ش لە گۆشتی سوورە هەیە لە جگەرا هەیە لەبەرەوە هەتا بتوانن دوو هەفتەی پێش امتحانات گۆشتی سوور بخۆن و جگەر زۆر بخۆن ئیتر شتیان بیر ناچێن کە سایەکەن تەلەبەر هەیە دکتۆر بۆ دوو هەفتەیە کاریگەریە بێت بەڵێ زۆری ئەگەر بتوانن بە بەردەوامی هەموو ساڵەکە بیخۆن ئەوە باشتر ئەمە یەک دوو بۆ مۆزوعی زەهایمەر دەرکەوت ئێستا ئینسۆلین یەکێ لە ئیشەکانی ئینسۆلین ئەو تەکسی کە شەکر نەقڵەکە بۆ مێشک بەڵام ئەگەر کەسێک لە تەمەنی 6 مانگی یەکەم ئەوە شیری دایکیەخوا دوای ئەوەی تر لە وڵاتی ئێمە لە دنیاەوە بۆتە عادەت ئیتر ئەمە پسکیتە ئەمە چیەکە ئەمە شەربەتە ئەنجا وا غەسل دەماغ کراوە مرۆڤ لە باتی بچی هێلکە و پەنیر و ماست با بە مناڵەکەی ئەمە نۆتێلا چووکە ڕسمەکەی جوانە لەسەری ئەمە کۆرنفلێکسە چووکە ڕسمەکەی جوانە لەسەری و ڕسمی پڵنگیەکەونا ڕەنگە مناڵەکە بە چاو حەز لە پاکەتەکەکە بەس ئەو خواردنەی تایەتی ژەهرە بۆ ئەو مناڵە یعنی وەڵڵاهی گوناحە دایک و باوک نۆتێلا بدا بە مناڵی خۆی هەر بیخوێنەوە لێ نووسراوە لە 100 غرام نۆتێلا 74 شەکرە تو هەر شەکرەی بە مناڵەکەت ئەو شەکرە چیلیەکە کە ئاگاتە تەمەنی 20 چنوورخان بۆیە تەلەفەکان ماشتیان بیرەچێ تووشی ئینسۆلین ڕزستەنسە بن ئینسۆلین ڕزستەنس یعنی مێشک ئەتر ئینسۆلین ئەوەندە شەکری بۆ هێنەوە مێشکەڵی کاکە من تەواو شەکرم بۆ بێنی ئەسووتێم ئەمرم لەبەرەوە
جێگاکەی داخە لەبەرەوە ئیتر شەکر ناچێتەنەوە مێشکەوە مێشک باش ئیج نەکات تووشی بیرچوونەوە بین تووشی زەهایمەرە بین. بۆیە ئەمە 200 ساڵە هەوڵێن دەرمان بدۆزنەوە بۆ زەهایمەر دەرمان نییە چکە مۆزوعەکە عیلاقی بە خواردنەوە هەیە. ئێستا دەرکەوت لە کیتۆ دایەتە لە کیتۆجەنیک دایەت ئەم خەبەرە خۆشە بۆوانەی کیتۆ نەکەن ئەڵێ مێشک بێجگە لە شەکر ئەتوانی کیتۆنەکان بەکاربێنەوە کوزە. لەبەر ئێستا توێژینۆ هێڵێ لە ماوەی 6 مانگەوانی تووشی زەهامەری تەواویش بوون کە ئەخێتە سەر کیتۆجەنیک دایەت مێشکی زۆر بە باشی شەکە هەموو شتێکی بیرەکەوێتەوە مێشک ساف و جوان. ئەم خواردنی تەندروستە تەنها ئەوە نییە بڵێ ڕێگری بکە لە بیرچوونەوە ئەگەر کەسێکیش تووشی لە بیرچوونەوە زەهامەر بوو بێ ئەتوانێت بگەڕێتەوە چاکە بێتەوە. ئەروەڵا باشە. دکتۆر یەکێکتر لە خاڵەکان نەخۆشی شێرپەنجە کە ئێستا زۆر بڵاوە لە دنیا و هەرێمی کوردستانیش بەدەر نییە. چۆن بتوانین لە ڕێگەی خواردن و خۆراکەوە بە دوور بین لە شێرپەنجەوە ئەگەر تووشی شێرپەنجەش بووبێتی چۆن لە ڕێگەی خواردنەوە چارەسەر بێت؟ مۆزوعی شێرپەنجە چۆتە سەر مۆزوعی جەنێتی کۆپیجەنێتێک و ئێستا توێژینەوەکان پیشانە باوەڕەکەی چنوورخان یعنی شێرپەنجە نەخۆشیە بەڵام پیربوونیش ئێستا بۆ جۆرێکە لە نەخۆشی ئەوە حەزەکەی دوایە چینە سەرەوە تێکەڵی نەکەین. مۆزوعی شێرپەنجە مرۆڤ هەرەونێ لە دایکە بێ لە مناڵی ئێمە خانەمان هەیە کە ئێوێ بگۆڕێ بۆ شێرپەنجە بە پێی شێوەی ژیانمان. بەڵام ئێمە هەتا گەنجین لەشمان مەناعەتی لەشمان سیستمی لەشمان و کوسیارێکی تازێ زۆر بەباشی ئیشەکە خۆی ئەتوانێ ئەم خانی شێرپەنجانە لە ناوبەرێ نێڵێ گەشە بکەن کە ئەچینە تەمەنەوە یەکێ لەو ئۆرگانانەی لە ناو خانەی مرۆڤە کە دەورێکی باڵای هەیە بۆی ئەم خانەی نەگۆڕێ بۆ شێرپەنجە مایتۆکۆندریایە. مایتۆکۆندریا پێڵێن خانەی یان بیوتە تاقە بە عەرەبی نازان بە کوردی چی پێڵێن. ئەم مایتۆکۆندریا بێجگە لەوەی وزە دروستەکە وەکو بڵێ حرەسیەکە ئەگەر بزانێ خانەکە بەرەو شێرپەنجە ئەگۆڕێ ئەچێن چاکی ئەکاتەوە. ئەگەر سەیری کرد و ئەمە زۆر شتێکی سەیرە چنوورخان ئەگەر سەیری کرد لە ژێر سەیترە دەرچووە باشە پاسوەیەک هەیە وەکو بڵێ پلاکێکە دایەگرسێنێ بۆی خانەکە بمرێ بیتەقێنێتەوە لەشی مرۆڤ خۆی واکە ئەڵێ ئامادەم خانەکە لە ناو بەرم بەس بۆی مرۆڤەکە تووشی شێرپەنجە نەبێت. باشە ئەو شتانە چین کە مایتۆکۆندریا عەزیێتەیە وای لێکاتر نەتوانێت سەیترە بەسەر خانەکە بکە و نەگۆڕێ بۆ شێرپەنجە شەکرە. شەکر لە چی پێک هاتووە؟ 6 کاربۆن 12 هایدرۆژین 6 ئۆکسیژین وزەیەکی زۆر کەم تیاتێ بەڵام ئۆکسیژینێکی زۆر. ئەو ئۆکسیژنە زۆرە دەرمانی ئۆکسیژین هەیە کەی خێتێ سەربرینەکە کەفەکە ئەیسووتێنێتەوە. ئۆکسیژین لە ناو مایتۆکۆندریا زۆر بێ وەکو قونبولەیەکی نەوەی کە لە هیرۆشیمایە مایتۆکۆندریاکەمان سەقەتەکە. مایتۆکۆندریاکە سەقەت بوو وزەم بۆ دروست ناکە خانەکە وزەی نییە. ئەنجا سەیتەرەی نامێنێ بەسەر خانەکە و ئەگۆڕێ بۆ شێرپەنجە کەواتە من کە ئەڵێم شەکر چنوورخان نانیش شەکرە ئەمە خەڵک پێی ناخۆشە چکە هەمووی مدمینی نانە. ئێستا نەخۆشە یەم پێڵم نان مەخۆ دەسەکا بە گریان گەورەشە پێڵم برنج مەخۆ دەسەکا بە گریان وامان لێ هاتوو تووشی ئیدمانی بووین. باش ئێمە گەشتوین دکتۆر پێویستی بە بەدیلە بێت یانی ئەو کاتە بەدیلمان نییە ئیتر بۆ خۆت کام دیوارەت حەزلەیە بچی بگری بە تیاریا بوەستی بەدیلی نان نییە. نان خراپە بۆ لەشی مرۆڤ برنج خراپە بۆ لەشی مرۆڤ. ئیتر من ئەبێ دڵسۆزی ئێوە بم دڵسۆزی بینەران بم پێ بڵێم وەڵڵاهی بڕۆ نانی جۆ دڵسۆزی خۆی بێت هەر کەسێکیش خۆی مەسئولی تەندروستی خۆیەتی. بەڵام تۆ کە نانت خوارد جۆش بێ ڕاستە جۆ تەندروسترێت چونکە ڕێژەی مژینی گۆڕینی بۆ شەکر و بەرزکردنەوەی ڕێژەی شەکر لە خوێنە و دابەزینی زۆر هێواشترە بێ زەرەرەکانی کەمترە بەس هەر زەرەرە. نان شکلی نانە بەس لە لێشی مرۆڤ گۆڕێ بۆ شەکر. برنج و ساوەر و قەرەخەرمان و بڕوێش شکلیان جیاوازە بەڵام لە لەشی مرۆڤ ئەگۆڕێ بۆ شەکر. شەکر زۆر بێ لە لەشتا ئەتوانی جارجار بیخۆی من نایخۆم تۆ ئەتەیە جارجار بیخۆی قەیناکە بەس هەموو ڕۆژە نەبێ و زۆر نەبێ. لەشی مرۆڤ پێویستی بە پرۆتینە جیناتی ئێمە پرۆتیناتی زیاتر پێویستە و چەوری زیاتر پێویستە بۆ یەکی تۆ ئەوەندە تەندروستە چونکە پێویستی لەش دابینەکە ببێ ئەوەی تۆ بەنزینێکی پاکەکەیتە سیارەکە تۆ ببێ ئەوەی بچی قوڕی تێکەی. نان و برنج شیرینی و میوە ئەوە هیچ هەوە هەر لە هین دەرچووە حەز ناکەم هەر باسی شیکەم ئەوەندە خراپن بەس تۆ کەیتە سەر نان و برنج و ئەوانی تر کە خەڵک بە سەلامەتتری ئەزانێ
ئانیش زەرەیان زۆرە ئەگەر بیخۆی کەواتە من بۆی لەشی من نەگۆڕێ بۆ شێرپەنجە من ئەبێ کاربۆیدرات کەمەوە بۆی ئەو مایتۆکۆندرای ئەو خانەیە لەژێر سەیتەریا دەرنەچێت. باشە دکتۆر هەندێک جار بە ساڵاتوانە زۆر جار باسەوەکەن ئەڵێن دڵیان ناسک بۆ توانێت ئارەزویان ئەچێتە سەر خواردنت حەزەکەن بیخۆن ئەگەر ڕێگریان لێ بکەیت بڵێ خواردنەمە خۆ ڕەنگە عاجز بن لەو کاتە پێویستە چی بکرێت ئەو خواردنی هەر پێ نەدرێت یان ئەوە تا بڕێکی کەمی پێ بدرێت چارەسەر چیە بێت؟ بۆ ئەوەی عاجز نەبێ یەی سڵحێکی لەگەڵەکەی باشە ئەیبەی بۆ مەحکەم و عەقدێکی ئەمە گاڵتەیە تەواڵێ باشە من ئێڵم تۆ بچی ئەم پاقلایە بخۆی بەس ئەبێ دوایەوە بڕۆی 3 سەعات بجوڵی ئیتر ئایا بە پێ ئەڕۆی ئایا ڕائەکەی توانای ڕاکردنت هەیە ئەمە نرخی خۆی بەڵێ ئەوسا کە ئەم سیستمت لەگەڵی بەکارهێنا وای لێ دێ مەسئولیەتەکە لە تۆ لا ئەچێ گلەیەکە لە تۆ ناکرێ ئەڵێ باشە بڕۆ بیخۆ بەس ئەبێ ئامادەبی ئەو دوو سەعاتە تەعزیبی بۆ بچێشی ئەبێ وای لێ بکەی بۆی کە چارەسەر دکتۆر گرنگترین خاڵ کە لە سەرەتاشدا باست کرد ئەوەی کە ئێمە چی بکەین بۆی کە بەگەنجی بمێنینەوە و ئەوانەشی کە چوونەتە تەمەنەوە چی بکەن بۆی کە تەمەنی خۆیان گەنجکەنەوە ئەوە پێم خۆشە ئەمڕۆ باسیکەین وەختیشمان هەبێ باسیکەین چونکە بەڕاستی لەوەتی مرۆڤ هەیە ئەگەر بچین لەسەر چیرۆک و مێژوو مەرحەمەی گلگامش و ئەنکیدۆ ئەوانە هەر هەمووی بە دوای خولوودا گەڕاون ئێمە حەزمان لە ژیانە حەزەکەین بژین بەس بە تەندروستێکی باش مرۆڤ حەزەکە مناڵی ببینێ مناڵی ببینێ مرۆڤ ژیان شتێکی خۆشە بەڕاستی خۆشە ئەتوانی خۆت خۆشیکەی لەوانەیە مادە بەشێکی ئەمە فەلسفەیە من نسیحەتی خەڵک ناکەم بەس باوەڕکە بۆی دڵمان خۆش بێ من پێویست ناکا پارێکی زۆرم هەبێ من شخانیۆکەم هەبێەوە هەموو کەسێکی زانیە دە ژووری تیاابێ من لێک ژوورە دانیشم دە تەلەڤیزۆن هەبێ خۆسەیر یەک تەلەڤیزۆنەکەم 20 قاتم هەبێ وا دوانم بەکار هەمووشیت هەبێ کە تەندروستیت باش نەبوو یعنی هیچ ئەوە هیچ کەواتە من چۆن بەگەنجی بمێنمەوە ئێستا علم ئەوەندە پێشکەوت دەرکەوت جینات دەورێکی باڵا ئەبینێ و جینات بەدەست خۆمانە لە شێوەی بە چەند خاڵێک یەکەم خەو دوو هەم خواردن سێ کاتی خواردن و ڕۆژوو و 4 وەرزش ئەم 4 شتە وام لێەکە زانیاری باشم هەبێ ئەتوانم نێڵم خانەکەم بەرەو پیری بڕوا ڕایگرم و ئەتوانم بیشی گەڕێنمەوە ئێستا ئێمە جەنێتیکمان هەیە ئەمە جینی منە جینی من وەکو وایە مەکتەبەیەکە 2000 فیلیمی تایە بەڵام بەدەست خۆتە ئەمە پێڵێن ئەپی جەنێتیک من بەدەست خۆمە کام فلیمە لێە بۆ نمونە گەلی کوردستان مەکتەبەیەکی هەیە 2000 فلیمی تایە ئەو کەسەی لەوێ دانیشتۆ خۆی قەرارەیە ئەم شەو چی فلیمێ لێین ئەو کەسەی لەوێ دانیشتووە پێڵێن ئەپیجێنێتیک و ئەمە بەدەست خۆمانە ئەگەر زانیاریمان هەبێ یەکەم باش ئەگەر گەنجی سێژەمەکە بخۆ گەیشتیتە 40 ئەبێ بیکەی بە دووژەم گەیشتیتە 50-60 گوناحە دووژەمیش خۆی بیکە بە یەکژەم ژەمەکە لە چ کاتێکا بێت ئێواران بێ باشتر ئێواران بێ پێش کاتی خەو وزەیکی باشتر بێ لە کاتی خەوە برسیت نابێ و وکوڵی ئەو شتانە هێشتا لە خوێنە کە ئەتوانی بێکاری بێنی بۆ تازەکردنەوە و تەندروستیکردنەوەی خانەکان دوو کە تۆ ژەمێکت تەرک کرد ئەکەویتە حاڵەتێک فێڵێن ئۆتۆفاجی و ئێستا ئۆتۆفاجی دکتۆرێکی یابانی ساڵی 2012 یابانیەکان بەڕاستی زۆر خزمەتی ئینسانیەتەکەن ساڵی 2012 ئەم دکتۆرە دۆزیەوە کەوا لەشی مرۆڤ ئەگەر بەلایەن کەمە بۆ 16 ساڵ وزەی نێیتێ وزەی نێتی یعنی بێجگە لە ئاو و چای تاڵ و قاوەی سادە هیچی تر نەخۆی شیر نابێت خواردن و شەکرۆوانەش نابێت هیچی بۆی خەڵک بزانێ بگەیتە 16 سەعات لەشی تۆ یەت ئەو وزەی خەزنی کردووە ئەی سووتێنێ بەڵام چۆن بە گەنجێتی ئەمان هێڵێتەوە ئەچی ئەڵێ باشە من خواردن کەمە 16 سەعات هیچم نەخواردووە یەکەم ئەبێ هێزم تیاما بێت کە بتوانم ڕاو بکەم لەبەرە ماسوولکەکانە هێڵێتەوە ماسوولکە بە قووەت دوو بۆی تووشی زەهایمەر نەبین کە ئێمە 16 سەعات هیچ نەخۆین
پێڵێن برین دیرایڤد نیرۆترۆفیک فاکتەر BDNF یعنی هۆرمۆنی گەشەی مێشک تایبەتە بۆ هۆرمۆنی گەشەی مێشک ئەگەر 16 ساعت هیچ نەخۆین 4 قات زیادەکە. باشە ئێمە کە گەیشتینە 40 ساڵ ڕۆژانە بڵین 3-4 هزار خانە ئەمرێ هی مێشک 800 دروستە بێتەوە یعنی ئیتر لە ناقسا بەرەو ئەوواچین مێشکمان وردەوە بووکێتەوە بۆی ئەو کەسانی پیرن کە ئەچن کە MRیان بووکەن بۆ مێشکیان سیرەکەی ئەمە کەلێتی هەتا گەنجە مێشکی گەیشتۆتە کەلەکەی بەس کە ئەچیتە تەمەنەوە پوکاوەتەوە مەسافەیە دروست ئەمێنێتەوە بۆی ئەم مەسافای دروست ئەمێ مێشک نەپوکێتەوە ئێمە 16 ساعت هیچ نەخۆین وای لێ دێ ڕۆژانە لە باتی 4000 ئەمرێ لە باتی 800 دروستکەین 8000 دروستەکەین زیاتر بەعکسەوە گەشاکاتەوە مێشک ئەمە بە BDNF دوو ئۆتۆفاجیەت ئەو خانانەی کە پیرن لە ناویە بە وەکو سارەیەکی کۆنێ ئەیبێ بۆ سکرا بەڵام سیرێکی ئەمە کابرێتەرەکەی باشە هەڵیەگرم بۆ سارەیەکی ترکە ئایبی نیە تازێ بەس کابرێتەکەی تۆزە خەلەلی تیا بۆ چاچێکەکەمەوە لەبەرەوە لەشی مرۆڤ ئەکەوێتەوە حاڵەتەوە و جایزەی نۆبێل وەرگرتە جایزەی نۆبێل وەرگرتووە یعنی چنوورخان ئەمە علمە ئەمە خەیاڵ نییە ئێمە لەشی مرۆڤ ئەکەوێتە حاڵەتی ئۆتۆفاجی خۆ خواردن یەت کام خانەی پیرە کام خانەی بەرەو شێر پەنجە ئەڕوە کام خانەی نەخۆش بووە کام خانەی لە ئەسڵا کە دروست بووە سەقەتە لە ناوی بە شتە باشەکانی هەڵێتەوە لەبەرە لەش ئێمە بە گەنجی ئەمێنێتەوە ئەمە مەرحەلە یەکەمە ئۆتۆفاجی مەرحەلەی دووهەم سەیریان کردووە 7 ئەنزیم هەیە لە ناو خانەکانە پێڵێن سیرتوینز silencing information genes ئەمانە یەت کە ئەکتیڤیشنی بکەیت چالاکی بکەی و خەبەری خۆش بۆوانەی کە مەشروع بەخۆنەوە دەرکەوتووە شەرابی سوور مادەیەکی تیایە ناوی ڕزڤیراترۆلە ڕزڤیراترۆل یەت ئەم حەو ئەنزیمە چالاکەکە شەرابی سووری نەوعی باش نەکنەوەی خراپ نەوعەکەشی باش بێ ئەبێ نەوعەکەشی باش بێ ئەمە یەت ئەم حەو ئەنزیمە چالاکەکە ئەم حەو ئەنزیمانە چیەکەن وەکو باسم کرد جەنێتیک و ئیپیجەنێتیک کام فلیمە ئیشکاکە بەدەست خۆتە ئەم حەو ئەنزیمە بەدەست خۆیەتی ئەڵێ ئەی جین تۆ بە تەمەنی ئەبێ خۆت گەنجکەیتەوە گڕگڕ ئەگەڕێنێتە دواوە ئەم حەو ئەنزیمە ئەچێ سەعاتێک هەیە لە ناو خانەکەیە سەعاتمان هەیە پێڵێن هۆرڤاث باشە HORVATH کلۆک سەعاتی هۆرڤاث ئەم سەعاتە ئەتوانی هەموو 10 ساڵ جارێک قرمیشی کەیتەوە بە دواوە 10 ساڵ بیگەڕێنیتە دواوە لە ڕێی ئەو ئەنزیمانەوە و لە ڕێی چەند جینێک دیسانەوە کە باسی یابانیەکانم کرد پێڵێن یاماناکا جینز ئەم یاماناکە ساڵی 2016 ئەوی جایزەی نۆبێلی وەرگرت دکتۆر مادەم ئێمە باز لە بەساڵاتوانەکەین کە ئەڵێ لە تەمەنی 50 ساڵ بەرەو سەروانە پێویستە یەکژەم بخۆن کۆی ئەو خواردنانی کە ئەبێ لە یەکژەما بیخۆن پێویستە چی بخۆن پێویستە چی بخۆن یەکەم پێویستەکە چی نەخۆم نابێ شەکر بخۆم باشە نابێ شیرینی بخۆم نابێ میوە بخۆم باش سێ مێشک دڵ جگەر گورچیلە ماسوولکە لە پرۆتین دروست بووە کەواتە پێویستم بە پرۆتینیی حیوانیە ئەبێ گۆشت بخۆم خوێنی مرۆڤ سوورە کەواتە هەتا گۆشتی سوور بخۆم ئاسینی تایە مریشک و ماسی سپیە ئاسینی پرۆتینەکەی تایە بەس ئاسینی تیانە و ڤیتامینی بیەکان کە بۆ مێشک زەرورە B6 و 9 لە گۆشتی سوورە هەیە کەواتە گۆشتی سوور بۆ هەموو ئاعزاکانی لەش بە مێشکەوە باشە و بە خوێنیشەوە ئەگەر مریشک و ماسیم خوارد بۆ ماسوولکە باشە بەس بۆ مێشک سوودی نییە بۆ خوێن سوودی نییە بۆی ئەوانەی مریشک زیاتر ئەخۆن ڕەنگیان سپی و زەر دەبێت وەکو گۆشتی مریشکەکە وانەی گۆشتی سوورە خۆن ڕەنگیان سوور جوان و ئارە وەڵا ئاڵ و پەمەی و زۆر جوانە دووهەم پێویستم بە چەوریە بەڵام چنەوە چەوریەک دوو نەوع چەوری هەیە کۆلسترۆڵ هەموو خانەیەک لە لەشی مرۆڤ دیوارێک ئێستا مستۆدیۆیە ئەگەر دیوارەکەی هەمووی کونکون بوو بێ بەفرێتە ناوە بارانیەت ڕەشەبایەت وێرانە بێتە کەلاوە خانەی مرۆڤیش دیوارەکەی لە کۆلسترۆڵ دروست بووە لەبەرەوە زۆر مهمە ئێمە دووک بخۆین وکە ئەگە میش خوا چەرمەکەشی بخۆ ئەگەر گۆشتی حیوان بڕۆکە با بخۆ سەر پێ بخۆ ئەنجا بینە سەر مێشک پێویستی بە ئۆمێگا سێیەکانە ئۆمێگا سێ لە چیا هەیە لە ماسییا هەیە کەواتە منیە کە لە گۆشتی سووران نییە
کەواتە منە بێ ماسیش بخۆم مریشمان پێویست نییە کەواتە ئێمە گۆشتی سوور خۆین ماسی بخۆین مێشکیشمان باشە بێ بۆ ئۆمێگاسیەکان یۆدیشی تیا بۆی قودی دەرەقیمان باشیشکە ئێسقان پێویستی بە چییە؟ پێویستی بە پرۆتینە ئەو لە گۆشتەکە هەیە بەڵام پێویستی بە کالیسیۆمە کالیسیۆم لە چیا هەیە ماست پەنیر هێلکە کەرە قەیماخ کەواتە ئەم شتانە تەندروستن باسی ئەوم کرد ژەمی بەیانێ ئەو کوژەم دەستخۆش کاتمان زۆر کەمەوە ئەگەر کورتیگەیت سپاس دەکەم آخر کورتیکەمەوە دی ناگەن تی ناگەی بۆ سێ هەم چاوریەکەشم خوارد سێ بۆ ئەو میکرۆبانە لە ناوری خۆڵەیان و زۆر دەورێکی باڵا بین بۆ تەندروستی مرۆڤ پێویستیان بە فایبرە لە سەوزە و سەڵاتەیە هەیە کەواتە من دایم گۆشتەکە بخۆم گۆشتێکی چەور بە زەڵاتەوە دەستەکانە خۆش بێ دکتۆر زۆر سپاس مادوومان کردی زۆر سپاس بۆ دکتۆر سیروان عەبدوڵڵا کە بەڕێزیان سپۆڕی نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراکە سپاس بۆ تەواوی ڕێنمایی و تەواوی زانیاری